لەم زیگانە فۆرمەکە نایڵین چونکە بەرەبەرە خەزممان کردووە. کێشەکەمی غاز بابەتێکی گەرمی سلێمانی و کوردستان بوو لە ماوەکانی ڕابردوودا، بەڵام ئێستا بابەتەکە هێواش بووەتەوە، بەڵام هێشتا هاوڵاتیان بە فۆرمی خۆراک بڵی غاز وەرەگرن. مەسمە لای عومەر عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی غاز لە لیژنەکانی قایمقامەکە عومەر سڵاوە لێ بێم کاتەوە باش دەمێکە نهاتوین بۆ لاو وەزعی غاز چۆنە؟ ئەیبینێ زۆر باشە. بۆچی تا ئێستا بە فۆرمدا بەشەکرێ؟ کاکە دیلانەمانێ بەڕاستیەکەی خەزم بکەین بۆ زستان، چونکە لەستانە هەموو کەس زانێ غازێکی زۆرمانەوە بۆ زستان، یعنی ڕۆژی لەوانەیە 240 تن کەمترمان نێ 220 تن. باشم بەرەوهاوی نەچین دێساوە خەمی زستانی داهاتوە خۆنە بێ خەم خۆیت هەی خەمی زستان نەخۆین لە ستانە ئێستا 120 تنمان بۆیە ئەگەر سەیشی بفرۆشین هەشتایشی بفرۆشینە بێ 40 تنەی خەزنکەین بۆ زستان، چونکە لە زستانە 200 بۆ 240 تن خەزنمان غازمانێ بە ڕۆژانە. ئەو غازنەی کە هەیە ئێستا چەندێکە و ئەبێت چەندێکی بگاتە چەندێکیش؟ وڵای ئەمانوێ بیگەینە هیچ نەبێ 1500 تنێ خەزن. ئەوە نەخەزن؟ بەڵێ. ئەمە لە کارگەکانە؟ بەڵێ. هیچ بڕیارێک هەیە کە فۆرمی خۆراکە لا بری هاوڵاتێک کەی بیانێ غاز پڕ بکەنەوە؟ ئەسش هەر هاوڵاتی سە بیەوێت ئەوەی مۆری لێ نەدرا بێتوانێت 3 بەتەڵ وەرگێ، ئەوەی یەک دانی لێدرا بێتوانێت دوانی تر وەرگێ، ئەوەی دوانی پێوە بێ مۆر ئەتوانێت دانێکی تر وەرگێ، یعنی کراوەیە. بەڵێ تا ئەمڕۆ ئەتوانێت سیان وەرگێ. بەس پێش جەژنیش غازێکی زۆرە خینە بازارەوە، بەڵای چەند جار داوامان کردووە لای بەرین ئینشاڵڵا لەم زیگانە فۆرمەکە نایڵین چونکە بەرەبەرە خەزممان کردووە. بۆ دوای جەژن بڕیارە بێت کە لا ببرێ ئینشاڵڵا. تایبەت بە بابەتی غازی بازرگانی کە ئێستا نرخەکەی دانەبەزی کە بەرز بۆتەوە، ئەمە چیتان کردووە لەگەڵ بەڵزیخانە و شوێنەی کە غاز ئەفرۆشن؟ ئەو لیژنەی باڵا پەیوەندی بە لیژنەی باڵاوە هەیە غەرامەی زۆر شوێن و جێگیان کردووی کە ساحەی غازیانەیە و بۆ دابەزانی نرخەکەی ئەوەی کە دای نەبەزانوێ غەرامە کراون. باشە ئەوەی کە هەیە ئێستا هەر ڕێکارە گیرێتە بەرامبەر بریکارەکان ئەگەر هەر شتێ بکەن یاخۆ سەرپێچی بکەن هەوڵاتیان گلیان نەماوە؟ هەر سەرپێچی بکرێت خۆت لەوانی جەنابی ئاگاداربی تۆزە پێش ئێستا 4-5 کە زاتووەمی غەرامە کراون سزا دراون، یعنی نەوەستاوین لە سزادانی خەڵک ناشمانەوە ئێمە سزای خەڵک بین بەڕاستی، بەڵام کە هاوڵاتی گلەی هەبێ لە بریکارەکە مەجبورین بیکەین بۆ ئەوەی ئەم هاوڵاتیە بێم غازە بە ئامانەت بگا بەدەستی. ئەمە ئامانەتێکە ئێمە دانراوین خزمەتی خەڵکین، ئامانەتێکە لە ملی ئێمەیە، ئێمە تەسلیم بە بریکارەکە یەکەین ئەبری بریکارەکەش بە ئامانەت و بیگەنی بە هاوڵاتێک، ئەگەر نیگەێنێ دەسەڵاتمان نێبێ غەرامی بکەین. باشە ئێستا من زۆر دڵنیام کاتێم چاوپێکەوتنە دابەزێت هاوڵاتیان لە کۆمێتان وسن یاخۆ ناممان بۆ نێرە کاڵی غازمان بەدەست نەگەیشتووە، ئەم گرفتان هەرماوە؟ کاکە دیلان چیە بەدەستی نەگەیشتووە؟ ژمارەی من بە واتساب عنوانەکەم بۆ بنێرێ 0 بە واتساب لە ماوەی نیو ساعت دەبووی نەشوە چی ئەنووسێ بینوسێ دوایەوە.